گلی خوراگیری کردستان، خانواده سربرزی شهیدان، پشمرگ قهرمانکان، همو چین و تویجکان، کردستانیانی دروی ولات، ام کتتان باش. گلی کی آشتی خواست، دلپاک و نیت صاف، داوای مافی خوی دکات و برگای کی آشتیانه بریار لچارنوسی خوی اداد، سر رای اوش توانبار نکرید. اما حالی ایمه خلق کردستان و درکوت جاری کتر درکوت که ایمه خلق کردستان تنها خومانین و چیاکان من. ناگرم و بو تفاصیلی میجو که چی من بسراتو. تنها کمیک باسی 2003 دکم. اما و منزانی دوید سال 2003 در فتحه کی تازه رخصا و بو همو خلق عراق که پیک و بتوانین عراق کی فدرالی دموکرات داب مزرینین همو کسک همو لایانک ارکو موافق خوی بزانید اسمان کرد پیمان گوتن وضع که براو هل دیرک دروات پیمان گوتن وضع که خطرناکه بمشي ويا بروت اما ترسي ومان هيا خوين برجد ورن يا شراكتك راستقينا پیاده بکن یا خود مادم نتوانین شریک راستقینه یکتری بین با ببینه جیرانی باش و هاوکاری یکتری او کاته زور حالوسته که ایجابیان پیشانده اما اوی که من دایدم اما پیش 2-3 سال حتی یکیان گوتی اگر اما هر نگشتین اتفاق فامساک بمعروف او تسریح باحسان همان کس استسواری تانکی ابرامس بو ده شری خلقی کردستان دکاتن و شری پشمرگه دکات عزیزان ل 3 تموز 2014 من خوم چون بو ولی پارلمان ولوی دوام کرد که یاسای کمیسیونی هلبجاردن و راپرسی توتوی بکن و یاسای یک در بکن با اوی رفراندوم بکرید چونکه لو وقتوا کسانی که بون لدر و لناو که دیان گوت کرد یک نین هر کسو رأی کی هیا هر کسو بوچونه کی هیا بو اوی رأی اکثریتی خلق کردستان در کوي که چیان دوید لو وقتوا ایشکرا بو رفراندوم ولا 20 تموزی همان سال با کوی دنگ پارلمان بریاری دامزراندنی کمیسیونی هلبجاردن و راپرسیده بلام دوی او بو شری داعش فرض کرا لسر کردستان و همومان مشغولی برگیری کردن بوین لولاته کمان تا روزی حوتی 6 امسال که همو لعنه سیاسیکانی کردستان بریاریان دا که روزی 25 ایلول روزی رفراندوم دوی بو چاره سری بنرتی کشکانی که هیا اما او وقتش گوتوان رفراندوم بو اوه اما چاره سری گرفتکان کن و دمانوی بشیوه که آشتیانه بلیکت گیشتن گین تفاهم اگر وقتشی پیویز بید سال 1-2 سال تا 3 سال اما توانین بردوام بین و پیک و هاوکار بین لگل بغدا و باشترین علاقات درست کن بلام اوه که بینیمان رنگ دانوه که زور تند دور لهمو توقعاتک او هلوسته جاران یان گرابو به هلوسته که زور تند و دجاتی اگر ایمه
ما بس من ئەوە بووە یەکسەر سەربەخۆیی ئەلان بکەین ئێمە لە کاتێکدا ئەوەمان دەکرد کە جێشی عێراقین هیاری کرد بەرامبەر بە داعش یان پێشی ئەوە کە شەڕی ناوخۆیی شەڕی تایفەگەری ئەوەندە قوڵ بوو ڕۆژانە سەدها کەس دەکوژران لە بەغدا و شارەکانی تری عێراق بەڵام ئێمە هاوکاریمان کردن بە نیەتێکی صاف بە دڵێکی پاک بۆ ئەوەی پێکەوە بەردەوام بین لە عێراقێکی فدرالی دیموکراتدا بەڵام بەداخەوە دەرکەوت مەسەلە فەرهەنگە عەقلیەتە قەنەعەتیان بە مافی گەلی کوردستان نییە قەنەعەتیان بە فدرالیش نەبوو باوەڕ بکەن عەزیزانم ئەگەر دڵنیا بووینە ئەم وەزعی کە هەبوو کە هەیە بەردەوام دەبی و شەڕمان پێ نافرۆشن ڕەنگە ئێمەش هیچ هەنگاوێکمان ناوێشت بوو بەڵام ئەمە بەرنامەیەکی داڕێژراوە لە زۆر لە مێژینە ڕەفراندۆمیان کرد بە بەهانە ئەگینا زۆر لە مێژە زۆر علاماتی ئەو نیەت خراپیەیان دەرکەوت بوو لە شەڕی داعش کە پێشمەرگە داستانی زۆری تومار کرد ئەفسانەی داعشی تێکشکاند خەڵکی کوردستان خۆڕاگر بوون هەموو ئەو وفودانەی کە دەهاتن لە دەرەوە ستایشی ڕۆڵی پێشمەرگە و خەڵکی کوردستانیان دەکرد بەڵام بەداخەوە لە کاتی کە پێویست بوو هەڵوێستی عەمەلی پیشاندن هەموویان گەڕانەوە بۆ مەساڵحی خۆیان و مەبادئ بزر بوو لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ پێشمەرگە ڕۆلی سەرەکی بینی ئەگەر پێشمەرگە نەبووە قەت جێشی عێراقی نەیدەتوانی مووسڵ ڕزگار بکە بەو ئاسانیە ئێمە وەمان زانی کۆمەڵگای نێودەوڵەتی پاداشتی خەڵکی کوردستان و پێشمەرگە ئەدەنەوە ڕێز لە خوێنی ئەو شەهیدانە دەگرن و هەروە وەمان زانی عێراقیش وەفایەکی دەبی بەغدا دەسەڵاتی بەغدا وەفایەکی دەبی بەرامبەر بەو هاوکاریە و ئەو هەموو ئاسانکاریانەی کە بوومان کردن لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ بەڵام بەداخەوە بینیمان هەر لەو وەختەوە هەموو بەرنامەیان ئەوە بوو ئیستیفادە لەو فرسەتە بکەن شەڕی حەویجەیان دواخست تا ئاخرین ڕۆژان بۆ ئەوەی هەموو ئەو هێزانە بە حجەتی ئەوەی کە بوو شەڕی داعش کوکراینەتەوە وای پەلاماری کەرکووک بدەن لە وتارەکانمدا پێش 25 ئەیلول زۆر جار ئاماژەم بەوە دەکرد کە دەبی تەوەقعی زۆر فشار بکەین کۆسب دروستکردنی زۆر کۆسب لەسەر ڕێگای هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان چونکە ئازادی و سەربەخۆیی باجی دەوێ بەڵام ئەوەی کە قەت پێشبینی نەدەکرا بە خەیاڵیشماندا نەدەهات ئەوە بوو کە لە شەویش 15 لەسەر 16 ئەو خیانەتە گەورەیە ئەو خیانەتە نیشتیمانی و نەتەوەییە لە کەرکووک ئەنجام درا و کەرکووک تەسلیم کراوە لە پشتەوە خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و لە هەموو گەلی کوردستان درا و دەنگی زوڵالی 3 ملیۆن مرۆڤیان لە کوردستان خستە بەردەم کۆسپێکی زۆر گەورە هەرچەندە ئەو 3 ملیۆن دەنگە مێژوویەکیان تۆمار کرد بە کەس نەسرێتەوە بەڵام کۆسب دروست کرا کارەکەیان سەختتر کرد ئەگەر ئەو خیانەتە نەبووایە ئێستا دۆخەکە بە شێوەیەکی تر دەبوو خوشک و براون پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بوو کەرکووک دانرا بوو چونکە تەواقعی ئەوەمان دەکرد کە پەلامارماندن و ئەگەر ڕەفراندۆمیش نەکرابە ئەو پلانە هەر هەبوو دڵنیا بن متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان
وەکو خۆی بمینی. بەڵام ئەو خیانەتە گەورەیە وای کرد کە هەم موڕاڵی پێشمەرگە دابەزی و هەم موڕاڵی خەڵکی کوردستانیش دابەزی و تەسیرێکی یەکجار زۆر گەورەی لەسەر پلانەکەشی کرد کە وەکو پێویست نەتوانرا جێبەجێ بکرێت لە بەرگریکردن. ئەوەی تر کە زۆر جێگەی سەرنج بوو و تەوەقوعمان نەدەکرد، ئەوانەی کە ئەمریکا بە تێرۆریست ناویان دەباتن و ئەوانە سواری دەباباتی ئەبرامسی ئەمریکی ببن و لەبەر چاوی ئەمریکا بێن پەلاماری خەڵکی کوردستان دەن و ئەمریکاش تەماشا بکات. ئەمە سوالێکی گەورەی دروست کردووە بۆ خەڵکی کوردستان. ئایا ئەمریکا ڕازی بووە بۆ پلانە بەو هێرشە بوو سەر کوردستان یان مەسەلە چییە؟ ئەگەر سزادانی گەلی کوردستانیش بیت، ئایا سزادان بەوە دەبی بە دەباباتی ئەبرامس بێن پێشمەرگە شەهید بکەن و خەڵکی کوردستان دەربەدەر و ئاوارە بکەن؟ جینوسایدێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە، ئەنفالێکی تر لە کوردستان دروست بکرێتەوە. دوای ئەم ڕووداوانە دەسەڵاتی بەغدا تووشی غرورێکی زۆر هات. چەندی هەوڵماندا شەڕ نەبیت. پێشمەرگە زۆرێک لە ناوچەکانی تری چۆڵ کرد تەنها بوو ئەوەی خوێن نەڕژێت. بەڵام هێزەکانی عێراقی بە تایبەتی حەشد تووشی غرورێکی وا هاتن، سنوورێکیان نەهێشت و هەر دەیانویست بێنە پێش و هیچ شوێنێک نەهێڵن. تاکو پێشمەرگە ناچار بوون بەرگری لە خۆیان بکەن و نەیان هێشت چیتر پێشڕەوی بکرێ. و ئەو شوێنانەی کە جەیش و حەشد هاتوونە تێیدا هەمووی ئەوە بووە کە بە ئاشتی چۆڵ کراوە و پێشمەرگە شەڕی تێدا نەکردووە. لە هەر کوێ پێشمەرگە بەرگری کردبی نەیانتوانیوە بێنە پێش. باس لەوە دەکەن کە تەطبیقی دەستور و دەسەڵاتی ئیتیحادی دەکەن. فەرموون با بگەڕێینەوە بوو دەستور، پیشان ماندن لەکوێ دەستور ڕێگەی بە ئێوە داوە هێزی چەکدار لە دژی ملەت بەکاربینن. مەبەست تەطبیقی دەستور نییە، زۆر زۆر ئاشکرایە، بەڵکو بوشکاندنی هەیبەتی خەڵکی کوردستانە، بوشکاندنی هەیبەتی هەرێمی کوردستانە، بوشکاندنی کەرامەتی گەلی کوردستانە. و ڕەفراندومیان کردووە بە بەهانە کە ئەنفال کراین، کیمیاباران کراین، کۆمەڵکوژ کراین. هەر چەند ماوەیەک پێش ئێستا ئێزیدیەکان کە کۆمەڵکوژ کران نانبڕ کرا ئەم گەلە، ئایا ئەو وەختە کەس باسی ڕەفراندومی کردبوو؟ عەزیزان، مەسەلە فەرهەنگە عەقلیەتە. ئەو مافەیە بە ئێمە ڕەوان نابینن. ئێستاش بە ڕۆژکاوی بە بەرپرسانی بەغدا دەڵێن ئەگەر مەبەست تەطبیقی دەستورە و چارەسەری ئاشتیانەیە، ئەوە خیاری هەرێمیشە. ئەوە حکوومەتی هەرێمیش دەست پێشخەری کردووە، فەرموون لەگەڵ حکوومەتی هەرێم کەونە گوفتوگو چارەسەری ئەو گرفتانە بکەن یا ئەو کێشانە بکەن. زۆرمان پێ ناخۆشە خوێن بڕژێت، بەڵام ئەگەر وەک دەردەکەویت مەبەستان تێکدانی هەرێمی کوردستانە، مەبەستان شکاندنی کەرامەتی خەڵکی کوردستانە و خوسەپاندن و بە فەرزکردنی ئێرادەیەکی ناحەقە، بە دڵنیاییەوە پێتان دەڵێم هزارەها ڕۆڵەی ئەم گەلە پێشمەرگە قارەمانەکان خەڵکی کوردستان ئامادەن تا دووە هەناسە بەرگری لە خۆیان و وڵاتەکەیان بکەن. ئێمە مردن هەڵدەبژێرین، ناهێڵین کەرامەتی ئێمە بشکێن. وەگەر تەسەور بکەن بە چەند حەشدێک دێن و ئەو ناوچانەی دەرەوەی هەرێمی کوردستان بە کەیفی خۆتان تاڵانی یەکەن و خەڵکێکە دەربەدەر دەکەن، بەوە ناسنامەی کوردستانی ئەو ناوچانە لە ناو ئەبەن، ئەمەش خەیاڵی خاوە.
ناسنامه کردستانی و نوچانه هر دمینی و اما کاتێک وەک ئەمە کاتیە ممکن نییە وەزع قبول بکرێت بەم شێوەیە بەردەوام بێت. ئێمە لەگەڵ نەتەوە و گەلانی ناوچەکە براین نابی سیاسەتی هەڵەی حکوومەتەکان ببیتە سەبەبی ئەوەی ئەو برایەتیەمان تێک بچێت. ئێمە ئەو برایەتیە ئەپارێزین و ناش بیتن بە هیچ شێوەیەک ڕێگە بدرێ کە بچووکترین خەلەل لەو پەیوەندیە دروست ببێت. عزیزان، هەر وەک ئاماژەمان پێ کرد پێشمەرگە زۆر هەوڵی دا شەڕ ڕوو نەدات، بەڵام زێدەڕەوی حەشد وای کرد کە لە ڕۆژانی ڕابردوو لە چەند شوێنێک شەڕێکی خوێناوی ڕوودات، لە پردێ، لە مەخمور، لە تەلەسقۆف، لە زمار، لە ڕەبیعە و سوپاس بۆ خۆی گەورە، سوپاس بۆ پێشمەرگە قارەمانەکان. داستانی گەورە تومار کرا، دەستخوشی لەو پێشمەرگە قارەمانانە دەکەم. سڵاو بوو گیانی ئەو شەهیدە قارەمانانە و هەموو شەهیدانی کوردستان. تەمەنای شیفا دەکەم بۆ بریندارەکان و جارێکی تریش زۆر زۆر بەداخەوە بوو هەموو ئەو خوێنەی کەڕژاوە، پێشمان ناخۆش بووە، بەڵام پێشمەرگە ناچار کرا کە بەرگری لە خۆی بکات. خوشک و برایان، بڕیار بوو سەرەتای مانگی 11 یعنی چەند ڕۆژێکی تر هەڵبژاردنی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەنجام بدرێت، بەڵام لەبەر هۆی سیاسی و ئەمنی و تەکنیکی دیارە ئەنجام نەدرا. پەرلەمان تەمەنی تەشریعی خۆی بۆ 8 مانگ درێژ کردەوە و بە پێی بڕیاری ئەنجومەنی شوڕا تەمەنی سەرۆکایەتی هەرێمیش لەگەڵ تەمەنی پەرلەمان درێژ دەبووەوە. بەڵام من قبولم نەکرد و نامەم نووسی بۆ پەرلەمان کە بە هیچ شێوەیەک قبول ناکەم نەماوەکە درێژ بکەنەوە، نە یاساکە دەستکاری بکەن. لە 2013 هەر وەکو خۆتان زانن در دو خۆلی سەرۆکایەتی لە 2005 تا 2013 جارێک لە پەرلەمان و جارێکیش ڕاستەوخۆ لەلایەن میلەتەوە هەڵبژێردرا. لە 2013 لە پەرلەمان بۆ 2 ساڵ درێژ کرایەوە، دوای ئەوەش بە بڕیاری ئەنجومەنی شوڕا بۆ 2 ساڵی تر یان تا هەڵبژاردنی داهاتوو درێژ کرایەوە و لەبەر شەڕی داعش ئەو وەختە من قبولم کرد. لە هەموو فرسەتێکدا داوام لە پەرلەمان لە حیزبەکان نەکرد هەڵبژاردن بکەن کێ خۆی کاندی دەکات و بڕوای ملت بەدەست دینی پیرۆزبایی لێ دەکەم، بەڵام نە هەڵبژاردنیان کرد نە کەس خۆی کاندید کرد تا گەیشتە ئیمڕۆ. ئێستاش هەر وەکو باسم کرد ئێمە نامەمان نووسیوە بۆ پەرلەمان کە ئەوان لەگەڵ حکومەت لەگەڵ حیزبەکان چارەسەری ئەو بابەتە بکەن بە شێوەیەکی یاسایی و من ڕاوێژم کردووە لەگەڵ جێگیری سەرۆک کاک کۆسرەت، ئەویش هەمان ڕەئی منە. خوشک و برایان، منیش وەک مەسعود بارزانی بەردەوام دەبم لە خزمەتی گەلەکەمدا، پێش سەرۆکایەتی و لە کاتی سەرۆکایەتی و دوای سەرۆکایەتیش من هەر مەسعود بارزانیم هەر پێشمەرگەم و بەرزترین و پیرۆزترین پلە و پایە لای من پێشمەرگایەتیە. و گەورەترین شانازی بوو من ئەوەیە کە هەموو کوردستانیەکی دڵسۆز و بە ویژدان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا گەیشتنە ئاستێک کە بە بڕواوە داوای مافی خۆیان بکەن و بە ئومێدەوە هەنگاو بەرەو پێشەوە بنێن. و پشتیوانی ئەو ڕێگەیە بکەن کە من بڕوام پێ هەیە و ئامادەم لە پێناویدا خۆم بەخت بکەم. دڵنیاتان دەکەم من لەگەڵتان دەبم،
و هر پێشمەرگەی ئێوەم و سەرکەوتنیش هەر بۆ ئێمە دەبی. لە کوتاییدا زۆر سوپاس بۆ خۆڕاگریتان، هزاران سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان. داوا لە هەموو کوردستانیان دەکەم یەک ڕێز بن و ئیرادەیان بەهێز بیت. ناحەزان لە هەوڵی ئەوەدان ئیرادەی گەلی کوردستان بشکێنن، ئەبێ ڕێگە نەدەن ئەو ئامانجەیان بێتە دی. دڵنیام گەلی کوردستان سەردەکەوی چونکە دۆزەکەی ڕەوایە، ئیتر هەر بمینن بە خێر و خۆشی.